نازۆری گەدە یان نازۆری مائیدە چ کاتێک پێویستە بۆ نەخۆش ئەنجام بدرێت وەکو پشکنین. سڵاتان لێبێ خۆشەویستان. نازۆری گەدە پێویست دەکات هەر نەخۆشێک ئەم نیشانانەی هەبوو ئەنجامی بدا وەکو پشکنین. یەکەم، ئازاری توندی ناوچەی گەدە ئەگەر بڕواوا بێت ئەم ئازارە بەهۆی برینی گەدەیە بەهۆی برینی دوانزەگرێەوە تووشی بووە. دووهەم، هەموو ئەو نەخۆشانەی کە کێشەی گیرانیان هەیە لە کاتی قودانی پارو یان ئازاریان هەیە لە کاتی قودانی پارودا. سێهەم، هەر گەڕانەوەیەکی ترشەڵۆکی گەدە بۆ سوورێنچک ئەگەر ماوەیەکی زۆر بخایەنێت، بۆ نمونە زیاتر لە 5 ساڵ بخایەنێت یان ئیستیجابەی تەواوی نەبێت بۆ عیلاجانەی کە بەکارهێنێت. هەموو ڕشانەوەیەکی درێژخایەن کە هۆکارێکی زۆر وازحی نەبێت یان هەموو ڕشانەوەیەک ئەگەر خوێن لە کاتی ڕشانەوەکەی هەڵبهێنێتەوە باشتر وایە کە نازۆری گەدە بکات. پیسایی ڕەشبوونیش یەکێکەیە لەو نیشانانەی کە باشتر وایە نازۆری گەدەی بۆ ئەنجام بدرێت بە مەرجێک ڕەنگی پیسایەکە وەکو قیر ڕەشبوو بێت و هیچ دەرمانێک یا خواردنێک هۆکار نەبێت بۆ ڕەشبوونی پیساییەکە. هەموو ئەو کەسانەی کە لە خێزانێکدان کێشەی بۆ ماوەی شێرپەنجەی گەدایان هەیە باشتر وایە ئەم پشکنینە ئەنجام بدەن. و خاڵی کۆتاییش هەموو ئەو کەسانەی کە تەمەنیان لە 50 ساڵ زیاترە هەر جۆرە ئازارێکی گەدایان هەبێت، جا چ ئازارەکە کەم بێت یا زۆر باشتر وایە نازۆری گەدە ئەنجام بدەن. لەگەڵ هیوای لەشساغی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.